پاریسی پایتەختی فەڕەنسایە گۆڕەپانی یەکلابوونەوەی نازناوی ئەم ساڵی چامپیۆنز لیگ. ئەم تاوەرە بووەتە سەرچاوەی خێروبێر بۆ هەمووان، تەنیا پاریسیەکان نەبێ. لە پاڵیدا فەڕەنسیەکان نازناوی مۆندیالیان بردەوە، پورتوگالیەکان هاتن و یەکەم نازناوی یۆرۆیان تێدا بەرز کردەوە، بەڵام هێشتا خەونی پاریسیەکانی تێدا نەبووەتە ڕاستی. ڕاستی ئەوەی هەموو ساڵێک ئەستێرەیەک لە دەرەوەی فەڕەنساوە دێت و باڵۆندۆڕی تێدا بەرز دەکاتەوە، بەڵام هەموو ئەمانە لە پاریسیەکان یاخی بوو. ئەم ساڵیش یاخی بوونەکە بەردەوام، یانەیەک لێرە چامپیۆنز لیگ دەباتەوە، بەڵام ئەو یانەیە فەڕەنسی نابێت. یاریگەی ستاد دو فڕانسا لە نێوجەرگەی پاریسدا ئینگلیز و ئیسپانیەکان پرسترین یاری ساڵی تێدا ئەنجام دەدەن. یانەیەک لە باکووری ڕۆژئاوای ئینگلتەراوە دێت کە لیڤەرپولە، یانەیەکیش لە ناوەڕاستی ئیسپانیاوە دێت کە ڕیال مەدریدە، ئامانجیش نازناوی ئەم ساڵی چامپیۆنز لیگە. بۆ ڕیال مەدرید مەبەستەکە چواردەیەمین نازناوە، بۆ لیڤەرپول ئامانج حەوتەمین نازناوە. سەرەڕێی گەیشتن بەم یاریە و بەم یاریگایە بۆ هەردوویانە یەکجار جیاواز بوو. لیڤەرپول لە قۆناغی 16دا ئینتەر میلانی ئیتاڵی و پاڵەوانی سێریا ئەی کردە دەرەوە. ڕیال مەدرید لەسەر ڕێگەیدا یانەیەکی ئەم شاری بینیەوە، پاریس سان جێرمان، دراماتیکیانە و بەڕی مۆنتادا ئەستێرەکانی پاریس لە بەردەم شکۆی مەدریددا چۆکیان دادا. نە مێسی، نە نەیمار و نە ئیمباپێ نەبوونە فریاد ڕەسی خلێفی و پۆچتینۆ. لە قۆناغی هەشدا بێنفیکا بووە گرێوێکی نوێ بۆ لیڤەرپول، بەڵام بە ئاسانی تێپەڕە. بۆ ڕیال مەدرید زەبەلاحێکی دیکە هاتە سەرەڕێ. ڕێگەکەی ڕیال مەدرید ئاسان نەبوو. ئەمجارەیان پاڵەوانی وەرزی ڕابردوو کە ساڵی پێشتر ڕیال مەدریدی زەلیلانە دەرپەڕاندە بوو هاتەوە بەدەم ڕیال مەدرید، بەڵام ئەو وەڵامیدا ڕیمۆنتادایەکی دیکە و جادوێکی دیکە مەدریدیانە هاتە ئاراوە. هەردوویانە گەیشتنە چوار گۆشەی زێڕین. بۆ لیڤەرپول دیاریەکی دیکە ئامادە بوو، ڤیاڕیال، یانەیەک هەمووان خۆزگەیان دەخواست ڕوبەڕووی ببنەوە، هەرچەندە خەریک بوو پەرج بکات، بەڵام کلۆب تێیپەڕ. بۆ ڕیال مەدرید مانچستەر سیتی لەسەر ڕێگەدا بوو، ئەو یانەیەی خەونی گەورە بە نازناوەکەوە دەبینێت و ساڵی پێشوش لە یاری کۆتایی بوو. سیتی وەک ڕکابەرەکانی دیکە نەبوو، سەرسەخت و بە بڕواوە بەرامبەر بە ڕیال ڕاوەستان، بەڵام چارەنووسەکەی هەر ڕیمۆنتادایەکی دیکەی مەدریدیانە بوو. کارەکە ئەوەندە سادە بوو، تەنیا دوو خولەک بەس بوو بۆ ئەوەی ڕیال مەدرید مێزەکە هەڵبگەڕێنێتەوە. ئیدی چیرۆکی سیتیش کۆتایی هات. ستاد دو فرانس ساڵی 1998 دروست کراوە. لێرە 75,000 هاندەر کۆ دەبنەوە، نیوەیان سوور دەپۆشن و نیوەیان سپی پۆش دەبن. ئاڵاکانی دەستیان بۆ سەرکەوتنی لیڤەرپول یان ڕیال مەدرید ڕادەوەشێنن، نیوەیان گۆرانی بۆ سەرکەوتنی ڕێدز دەڵێنەوە و ئەوانی دیکەش هاوار دەکەن مەدرید مەدرید. لێرە بۆ نۆیەمین جار لیڤەرپول و ڕیال مەدرید لە مێژوویاندا ڕوبەڕووی یەکدی دەبنەوە. لە هەر جارەکەی پێشوودا لیڤەرپول 3 جار براوە بووە، ڕیال مەدریدیش 4 جار، تەنیا یەک جاریش هەردوویانە بە یەکسان بوون و دەست لە ملانێ یاریگەیان بەجێهێشتووە. هەردوویانە پشتیان بە دوو ڕاهێنەری مێشک پۆڵاینی و بە ئەزمون و داهێنەر دەستووە، چاویشیان لە نازناوەکەیە. یۆرگن کلۆب بە تەمەنی 54 ساڵیەوە بووەتە ڕاهێنەرێکی داهێنەر. چوارەم جارە پێ دەنێتە فایناڵ، ئەو لە بۆڕوسیا دۆرتمۆندەوە هاتە لیڤەرپول. کاتێک پێیان گوت لیڤەر داوات دەکات، وتی واو، ئەمە وەک بە یەکگەیشتنمە لەگەڵ هاوژینەکەم. کلۆب ئێستا سیمبولی جۆش و فرۆش و سەرکەوتنە لە لیڤەرپولدا. دوای 30 ساڵ پرێمەر لیگی بۆ بردنەوە، دوای 16 ساڵیش چامپیۆنز لیگی بۆ بەدەستێنەوە. ئەو پیاوەی لە بەردەم خەونی کلۆبدا بۆ نازناوی چامپیۆنز لیگ دەوەستێتەوە کارلۆ ئەنچیلۆتیە، ئیتاڵیەکی بە ئەزمون و بێدەنگ. 5 جار گەیشتۆتە فاینەڵی چامپیۆنز لیگ، 3 جاریش بەدەستی هێناوە. دوای گەڕێکی کارکردن لەگەڵ ڕیال مەدرید و بەدەستهێنانی نازناوی دەیەمی چامپیۆنز لیگ بۆ ئەویانەیە، ئێستا کارلۆ چاوی لە چامپیۆنز لیگێکی دیکەیە. کارلۆ بەر لەوەی بگاتە ئێرە بە سەرۆکی ڕیال مەدریدی گوت سوپاس سەرۆک کە تۆ جارێکی دیکە منت هێنایەوە ئێرە. لە نێوان سوپاسگوزاری یەکجاری کارلۆ و پێکەنینە گەورەکانی کڵۆبدا ئەم شەو چامپیۆنز لیگێک ئەم بەر و ئەو بەر دەکات.
چامپیۆنس لیگێک کە بەدەم هەر ڕاهێنەرێکەوە پێ بکەنێت بێگومان تا هەتایە دڵخۆشی بکات.